دڵنیامە تۆش حەزت لێیە لە هەر کەسێک بپرسی لەو دنیایەدا پێی خۆشە گۆڕانکاری و چاکسازی بکرێت و لەژێر دەسەڵات و حکومڕانێکی دادپەروەرانەدا بحەسێتەوە و پێی خۆشە گۆڕانکاری و چاکسازی بکرێت. بەڵام ئەوەی کە گرنگە ئایا گۆڕانکاری و چاکسازی بەکێ دەکرێت و چۆن دەکرێت؟ جاوەرە لەگەڵم با بە کورتی پێت بڵێ. گۆڕانکاری و چاکسازی بە دووشت دەکرێت. یەکەمیان بە میلەتێکی وشیار و خاوەن مەبدە و ڕاستگۆ و ڕاست دەکرێت کە لە پێناوی بیر و باوەڕ مەبدەدا بژێ و کەسانێکی ڕاستگۆ بن بۆ مەسلحەتی دنیا، هەر ڕۆژە و ڕوویان لەلایەک نەبێ و هەر ڕۆژە و لەلایەک و لەبەرەیەک نەبن. دووەمیان بەدەسەڵاتدار و حکومڕانێکی ئەمین و دەستپاک و دادپەروەر و دیندار دەکرێت لەگەڵ خوای پەروەردگاردا ڕاست بن و دڵسۆزی خەڵکیش بن، بەر لەوەی خەڵک چاودێریان بکات ئەوان هەست بە چاودێری خوای پەروەردگار بکەن. ئا بەو کەسانە گۆڕانکاری و چاکسازی حەقیقی دەکرێت.